فتنەکانی ئاخری زەمان و ئەحادیثی فتنە ئەچینە خزمەت چەند فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم تایبەت کە ئێمە لە ناو عێراقین و نزیک لە ئەهلی فتنەوە نزیک لە زەوی فتنەوە زیاتر ئەو فەرمودانە تەرکیز ئەخەمە سەر کە ڕەبتیان بە عێراقەوە هەیە. زانایان فەرمایشتێک باسەکەن کە زۆرێکیان ڕەئیان وایە ئەم جەنگە جەنگی کوردە لەگەڵ عەرەبە. ئەفەرمێ بەینە یەدەی ساعەتی يقاتلون قوما نعالهم الشعر لە بەردەم ڕۆژی قیامەتە جەنگ ئەکەن لەگەڵ قەومێکە و گەلێکە کە نیعال و پێڵاوەکانیان لە موو دروست کراوە. هەندێک ڕەیان ئەوهایە کە ئەمە تورکن. ابن حەجەر قەسطەلانی نەک ابن حەجەر قەسطەلانی ڕەحمەتی خوای لێ پێی وایە ئەوە غەیری توركة بوي أفرمي ويحتمل أن يكون هذا الحديث غير حديث قتال الترك أم فرما يشتربتي بمسألة تركة ونية بلكو بيوست بقومي كتروا غير ترك كبيلا وكان لمو درس كراوا كإشارتك بو أو قوم جورك لبيلا ولبيئة كان لبيستدرز نكراوا كهنديك زور رأيان أو هاي كأما كردة و پێڵا وەکەش بریتێ لە کڵاش. لە فەرمایشتێکی ترە باسی ئەهلی فورسەکە لەگەڵ تورکە لەگەڵ کوردە جەنگ ئەبێ لەگەڵ فورسیشە ئەبێ. ئەفەرمێ لا تقوم الساعة حتى تقاتلوا خوزا وكرمانا من الأعاجم. ڕۆژی قیامەت نایە هەتاوەکو خوزان یا خەڵکی خوز کە ئەکاتە ئەهلی ئەهواز بلادی ئەهواز لە کرمانیش عینەن کە ئەکاتە منطقەی عێراقی عەجەم لە خۆزستانە و بەرەو خۆراسان هەتا نزیکی هندستانیش ئەو منطقەیە پێوتێ کەرمان. ئەم دوو شوێنە فەرمێت جەنگ لەگەڵ ئەم دوو شوێنەشە بەرپا ئەبێ. بەپێ ئەم فەرمودەیە بێت ئەو جەنگانەی کە عەرزم کردن کە لە نێوان تورک و با بڵێن عێراقا ڕوئەدا لە ئەهلی عێراق لەگەڵ کوردە جەنگی ئەبێ ئەهلی عێراق لەگەڵ فورسا جەنگی ئەبێ. چەند تێبینیەک هەیە حەزەکەم ئەو تێبینانە ڕەتکەمەوە هەندێک مامۆسای بەڕێز و زانای گەورەش باسییان کردووە. یەکەم دانە ئایا عێراق ئایا مەدینەی مونەوەرە هیچ فیتنەیە ڕووی تێ ناکە؟ هەندێک لە ڕوایەتەکان باسی ئەوەکەن کە ئەمینترین شوێن بۆ دانیشتنی ئینسان مەدینەی مونەوەرەیە. ئایا مەدینەی مونەوەرە هیچ جۆرە فیتنەیەک ڕووی تێ ناکە؟ خوشويستمان صلى الله عليه وآله وسلم أفرمي يوشك المسلمون أن يحاصروا إلى المدينة. نزيك كإماداران محاصرة بكرين حتى أكو أتشناو مدينة بطواوي لناو مدينة شا حتى يكون أبعد مسالحهم سلاح. دورترين شوين بويس بابلين سنگري تيا بقرن برانبر بدجمنا كان شوينك كبيوتي سلاح لخوار خيبروي يعني أكيوتي خودي مدينة تەنها ئەوەندەیە شارەکەی مەدینە یان ئەو شوێنەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تیان نیشتەجێ ئەو تۆزە فیتنەی بەرناکەوێ. ئەگەر ئەطرافەکانی ئەوەی کە ئێستا پێ ئەوترێ مەدینە هەتاوەکو بەشێکی زۆر لە خەیبەر کە لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر بە مەدینە حسابەکرا هەتا کەنارەکان و قەراخەکانی ئێوەش فیتنە ئەڕوە. واتە ئەو نەزەریەی مەبەسمە عەرزتان کەم کە پێی وایە کە مەدینە کە ئەڵێ مەدینە فیتنە ناچێتە ناوی ئەمێنێتەوە بە پاکی پیسەکانی خۆی دەرئەکە مەبەست عامی مەدینەی ئەمڕۆ نییە. مەبەست ئەو چەند شوێنەیە محەدەد کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم باسی کردووە.